بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. بەئیزنی خوای پەروەردگار هەوڵ دەدەین لەو ڤیدیۆیەدا باس لە ڕێگە چارەی خۆپاراستن لە چاوزار و چاوپیسی و ئینسانی حەسوود بکەین بەئیزنی خوای پەروەردگار. طبعا چاوزار شتێکی واریدە و واقعە و هەیە بە پێی فەرمایشتی خوای پەروەردگار و پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام هەروەکو چۆن کە هەیە ڕێگە چارەی خۆپاراستنیش هەیە لەو بەڵاو موسیبەت و ئافاتەی کە ماڵی زۆر خەڵکی وێران کردووە و زۆر خەڵکیش ماڵی خۆی وێران کردووە بەوەی کە حەسادەتی بە هەموو شتێک هەیە و چاوپیسی لە ماڵی خەڵک دەدات. خوای گەورە هەموو لایەک پارێزراو کات. ئێمە بۆیە ڕێگە چارەکەی باز دەکەین بۆ ئەوەی بە ئیزنی خوای پەروەردگار ئەو ڕێگایانە بەکاربێنین، پارێزراو بین لەو بەڵاو ئافات و نەخۆشی و هەروەها لەو بەڵایی کە ئێقەی زۆر کەسی گرتووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانی خۆیدا لە زۆر فەرمایشدا ئاماژەی پێکردووە. یەکێک لەوانە ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ العین حق، چاوزار حەق و ڕاستە و کاریگەری هەیە. ئەگەر شتێک پێش قەدەر بکەوتایەتەوە کە هیچ شتێک پێشی ناکەوێتەوە، ئەوە چاوزار پێشی دەکەوتەوە. ئەی چارەسەر چییە؟ ئەو کەسەی کە چاوی پیسە، ئەگەر شتێکی بینی پێی معجب بوو، یعنی پێی جوان بوو، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم فلیدعو له بالبەرەکە، کاکە داوای بەرەکەتی بۆ بکە، بڵێ ماشەڵڵا، بڵێ خوای پەروەردگار بەرەکەت بخاتە ئەو ماڵەت، دوعایەکی خێری بۆ بکە بۆ ئەوەی بە ئیزنی خوای پەروەردگار لە چاوزارەکە پارێزراو بێت. ڕێگە چارەی خۆپاراستن لە چاوپیسی و لە ئینسانی حەسوود بە ئیزنی خوای پەروەردگار زۆر شت هەیە. ئێمە 5 خاڵ بە کورتی باز دەکەین کە بە ئیزنی خوای پەروەردگار ڕێگای خۆپاراستنە لە چاوپیسی و هەروەها لە ئینسانی حەسوود. یەکەم، ئینسان پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت و گوناه و تاوان و بێفەرمانی خوای پەروەردگار نەکات، چونکە تاوان ئینسان دەکاتە نێچیری شەیطان. تاوان و گوناه دەرگای دڵت دەکاتەوە بۆ شەیطان، وریابە پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بە پارێزراو دەبێت. وئین تەصبیروا وتتقوا لا یضرکم کەیدهم شەیئا. ئینسان کە تەقوادار بێ، سەبر و ئارامی هەبێت، پابەندی شەریعەتی خوای پەروەردگار بێت، طبعاً باشتر خوای پەروەردگار بەهۆی ئەو پابەندیەی بە شەریعەتی خوای گەورەوە دەیپارێزێت و شەیطان کاری لێ ناکات و هەروەها چاوی پیسێش باشتر کاری لێ ناکا و پارێزراو دەبێت. دووهەم، پشت بەستن بە خوای پەروەردگار. ئینسان خۆی پەنا بدا بە خوای پەروەردگار، پەنا بگرێ بە خوای پەروەردگار لە هەموو شتێکی زیان بخش. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر دوعای فێر کردوین، ئینسان پشت بە خوای پەروەردگار ببەستێت حەسبونا الله ونعم الوەکیل. بەڵێ چاوزار کاریگەری هەیە، زۆر کاریگەرە، زۆر خراپە، ئینسان دەکوژێت، حەیوان دەکوژێت، ماڵ و سامانەکەت لەناو دەبات. بەڵام پشت بە خوای پەروەردگار ببەستە، پشتت بەخوا قایم کە ومن يتوكل على الله فهو حسبه. خوای تعالی فەرموویەتی ئەو کەسەی کە پشت بە خوای پەروەردگار دەبەستێ لە هەموو بوارێکە خوای پەروەردگاری بەسە، کەواتە پشتت بە خوای پەروەردگار قایم کە. پێغەمبەر دەفەرمێ ئیستەعینوا بالله فإن العین حق. پشت بە خوای پەروەردگار ببەستن، پشتان بە خوای پەروەردگار قایم کەن، پەنا بۆ خوای پەروەردگار ببن، چونکە چاوزار حەقە. بەڵێ حەقە، بەڵام پێغەمبەر دەفەرمێ پشت بە خوای پەروەردگار ببەستن، پشتان بە خوای گەورە قایم کەن، باشتر پارێزراو دەبن و خوای پەروەردگار پارێزراوتان دەکات. سێمیان، ئینسان ئەوەی کە بۆی دەکرێت ماڵ و سامان ببەخشێت، خێر و خێرات بکات، چونکە لە زووەوە لە کۆنەوە گوتویانە بەخشین چارەسەری زۆر دەرد و بەڵا و موسیبەت و ئافات دەکات. دا و مەرضاکم بسەدەقە، چارەسەری نەخۆشیەکانتان بکەن بەهۆی سەدەقە و خێرکردن و هەروەها ماڵبەخشین. بۆیە ماڵبەخشین یەکێکە لەو ڕێگایانەی کە ئینسان لە زۆر ئافات و دەرد و بەڵا و موسیبەت پارێزراو دەکات بە ئیزنی خوای پەروەردگار. چوارەمیان کە لە هەمووی گرنگترە ئەوەیە ئینسان زیکر و دوعایەکان بخوێنێت، سوورەتی بەقەرە بخوێنێت، زۆر گوێ لە قورئان بگرێت، لەگەڵ ئەوەدا کە پشت بە خوای پەروەردگار دەبەستیت
بەڵام ئەو ڕێگە چارانەش بەکاربێنە، ئەو دوعایانەش بەکاربێنە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوینە و گوێگرتن لە قورئان، خوێندنی سوورەتی بەقەرە، ئەنجا ئەو چەند دوعایانەش کە هاتوون ئینسان بیان خوێنێت بە ئیزنی خوای پەروەردگار لە چاوپیسی و ئینسانی حەسوود بەدوور دەبێت. لەوانە ئایەتەل کورسی بخوێنێت لە دوای هەموو نوێژێکی فەرز، ئەنجا لە بەیانیان و ئێواراندا، ئەنجا لە کاتی خەوتندا پێشەوەی کە بخەویت قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل يا أيها الكافرون کۆتایی سوورەتی بەقەرە ئەوانە بخوێنە بە ئیزنی خوای پەروەردگار ئینسان پارێزراو دەبێت لە چاوپیسی و هەروەها لە حەسادەت. ئەنجا ئینسان ئەو دوعایانەش بخوێنێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوین کە ئینسان بڵێت أعوذ بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. من كل عين لامة يعني لحم إنسانك كالزور شاو بيسا شاو لخلق دا وكو برنو قناصي بيبد أو لبرانبر خلق دا كاتك بيرا دليت اللي دادات أو دعايا إنسان پنا بو خواهي قورة دباد بو دعايا كخواهي پروردگار إنسان پارز راو كد پیغمبر صلى الله عليه وسلم فيري كردوين وبو دعايا رقيي لسر حسن وحسين خوندوها أو دعايا لسر خوندون بۆ ئەوەی کە پارێزراو بن لە چاوپیسی. وهروەها ئینسان لە بەیانیان و ئێواراندا ئەو دوعایەش 3 جار بخوێنێت بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەوە بخوێنێت لە بەیانیان و ئێواراندا 3 جار بەتایبەت بخوێنێ هیچ شتێکی زیان بەخش زیانی لێ نادات. هەموو دوعا و ئاەتەکانیش لە کۆمێندا دەنێن بۆ ئەوەی بە نووسراویش ببین و ئیستفادەی لێ بکەن. وهروها إنسان أو دعاء بخوانات بسم الله أرقيك من كل شيء يؤذيك من شر كل نفس أو عين حاسد الله يشفيك بسم الله أرقيك. أو دعاء بخوان كبيغمبر صلى الله عليه وسلم أما جي بكردو لصحيح مسلم داهاتوا وجبرائيل آموشگاری پیغمبری کردو صلى الله عليه وسلم كأو دعاء خوان دني إنسان دا پارزيت لحسادت وهروها لە چاوپیسی خوای پەروەردگار هەموو لایەکی لێ پەنا بدات. ئەو دوعا و وردانە لەسەریان بەردەوام بە بەتایبەت بەیانیان و ئێواران زیکر و دوعای بەیانیان و ئێواران لەبیر نەچێت، پێش خەوتنت لەبیر نەچێت، بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبێت لە چاوپیسی و هەروەها لە ئینسانی حەسوود. پێنجەم ڕێگا بۆ خۆپارێزی لە چاوپیسی و حەسادەت ئەوەیە کە هەتا دەکرێ با ئەو ناز و نیعمەتانەی کە پێدراون ئەو شتەی کە هەتە خوای گەورە پێداویت کاکە هەتا پێت دەکرێت با شاراوە بن. نیعمەتەکانت لەبەر چاوی خەڵک عەرز مەکە، کاکە بڵاویشیان مەکەوە، دیعیان بۆ مەکە و خۆشیان پێ هەڵ مەکێشە. خوای گەورە نیعمەتێکی پێداوی با نیعمەتەکە ئەوەندەی کە دەکرێت با شاراوە بێت. چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم استعینوا على إنجاح الحوائج بالكتمان. با ناز و نیعمەت و پێداویستیەکانتان خوای گەورە پێداویت با شاراوە بن. دەزانی بۆ لەبەرەوەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإن كل ذي نعمة محسود. کاکە بزانە بەخوا هەموو ناز و نیعمەتێک حەسوودێک هەر هەیە حەسادەتی پێدەبا و چاوی پیسی لێ دەدات. کوڕە بەخوا ئینسانی وا هەیە بەقاتێک چاوپیسی هەیە، بەقاتێک حەسادەتی هەیە، ئینسانی وا هەیە حتا بە کەمترین شت کوڕە 2 کیلۆ تەماتە بە ماڵەوە دێنیەوە تەماشا دەکەوە چیەوە دەبێت چی هێنابێت، دەبێت لەکوێ هێنابێت، لەکوێ بووە، بە هەموو شتێک ڕادەڵێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم با نیعمەتەکانتان شاراوە بن چونکە هەموو ناز و نیعمەتێک حەسوودێک هەیە کە چاوی حەسادەتی لێ دەدات. زۆربەی چاوپیسیش لە حەسادەت و لە ئینسانی حەسوودەوە دێت. خوای پەروەردگار پەنامان بدات. ئەو 5 ڕێگایە بە ئیزنی خوای پەروەردگار ڕێگای چارەسەر و خۆپارێزیە لە چاوپیسی و هەروەها لە ئینسانی حەسوود. کەواتە ئینسان لەگەڵەوەدا کە ئەو ئافات و بەڵاو دەردا ئەو چاوپیسی و حەسادەتە بوونی هەیە و کاریگەری هەیە، بەڵام ڕێگای خۆپارێزیش هەیە. بۆیە ئێمەش ئەوەمان باس کرد بۆ ئەوەی هەمومان پابەندی ئەو ڕێگایانە بین، ئەو 5 ڕێگایە بەکاربێنین، بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبین لە چاوپیس و لە ئینسانی حەسوود و لە هەرچی دەرد و بەڵا هەیە حتا لە سێحریش و لە هەر شتێک کە زیان لە ئینسان دەدات. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی
هەموو لایەکمان پارێزراو کات لە چاوپیسی و لە ئینسانی حەسوود و لە سحر و لە هەر شتێک کە زیانمان لێ دەدات لە دنیا و لە قیامەت خۆی پەروەردگار پارێزرامان کە و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کات. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.